هي الحكمة الاجتماعية. زينب رقية أم كلثوم ئەم پرۆژەیەکی مانگی پیرۆزی ڕەمەزان بوو پرۆژەیەکمان ڕاگەیان پرۆژەکەش پێگاتە بوو لە خوێندنەوەی کتێبی گەورەی پێغەمبەران عەلەیهی سەلام بۆ ئەوەی کە زیاتر خوشکان شارەزاییان هەبێ لە ژیان و سەرگوزشتەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ و ناساندنی ئالوبەیتی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لە نێوان خوشکاندا و ڕاگەاندنی پرۆژەکەش واماندانابوو کە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو خوشکەی بەشداری کردو لە پرۆژەکەیە بیانکەین بە دوو گروپ و پێشبڕکێکیان بۆ ئەنجام بین بۆیە ئەمڕۆ پێشبڕگەکەمان ئەنجامدا و دوو گروپ بەشداریان تیا کرد و گروپی براوەش خەڵاتەکرێ لەلایەن ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەریەوە. سەر ئەم جۆرە خولانە بێتەوە ئەوەی کە ئێمە زیاتر لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێبگەین و هەروە دەبێتەوەی ئەم جۆرە کۆبوونەوە بێتەوەی زیاترەوەی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانماندا زیاتر بێت لە کەشێکی ئاوا سەوز و خۆش و ئارامە بەرامبەر گروپێک وەستامین کە تێیدا پرسیار وەڵام لێ کەکەین کە تێیدا ئێمە هەندێک پرسیار نازانین بەرامبەرەکەمان جواب بدەنەوە ئیتر بۆ ئێمەش ئەوە وەڵامێکەی فێربوونێکە.